زیادبوونی جموجۆڵی چەکدارانی داعش لە زۆربەی ناوچەکان و ئەنجامدانی کردەوەی تیرۆریستی و پەلامەردانی هێزە عێراقەکان چاودێران بۆ چەند هۆکارێک دەگەڕێنەوە. دیارە ئەو ژموژۆڵێنەی داعش و ئەو تەقینەوانەی کە ماوەیەکە داعش جارێکی تر دەستیان کردەوە بە چالاکی ئەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک بە ڕێی ئێمە. یەکەم ئەو مەلمەلانێ سیاسیانەی کە لە ناو لایەنە سیاسیەکانی عێراق هەیە کە یەکتری قبول ناکەن و ئەو شتە دیارە ماوەیەک زۆرە درێژێ هەیە. دووەم ئەگەڕێتەوە بۆ لاوازی هێزە ئەمنیەکان، هێزە شەکدارەکان و هێزی هەواڵگری عێراق زانیاری تاوان نییە لەسەر جموژۆڵی داعش، لەسەر شوێنەکانی داعش. سەرباری ئەوەی هێزە ئەمنیەکانی عێراق چەندین جۆر هێز، چەندین ناو بە ناو هێزەوە چەندین تەشکیلات دروست بووە بۆ پاراستنی ئەمنیەت و ئارامی وڵاتەکە، بەڵام هیچیان بە شێوەیەکی ئەکادیمیانە و زانستیانە و سەربازیانە و هەواڵگریانە پێک نەهێنراون. هەمووی ڕەچاوی ئەوانیان نەکردووە و زۆری بۆری ئەو هێزە ئەمنیانە وای کردووە کە نەتوانن کۆنتترۆڵی وەزعگە بکەن لە عێراق و لە بەتایبەتی لەم ناوچانەی کە باسیگەن کردەوەکان بەم دوایە زۆر زیادیان کردووە و لە ڕووشی لە زیاد بوونە. ئەمەش بچارەسەریشی بەوا بێ ململانێ و ناکۆکیەکانی نێوان لایەن هێزە عێراقیەکان وەلا بنرێن و مەبەستیان ئەمنیەت و پاراستنی ئەمنیەتی وڵاتەکە بێ زیاتر مەبەستیان دەستکەوتی حزبی. تێکچوونی ڕەوشی ئەمنی عێراق هەڵکشانی بەخۆوە بینیوە و کردەوە تیرۆریستەکان جگە لە ترس و دڵەڕاوکێ هاوڵاتیانی عێراق کاردانەوەی هەرێمایەتی لێکەوتووەتەوە. هاوڵاتیانیش کەوتنەتە گومان لە توانای هێزە ئەمنیەکانی عێراق لە پاراستنی سەر و ماڵیان. ئەمەی زەنگێکی مەترسیدارە بۆ گەڕانەوەی عێراق بۆ خاڵی سەفر لە ڕووی ئەمنیەوە. کاروان حەبیب، کورد سات نیوز، خوورمات و